خۆشویستان لەم تۆری بانیزی باش کوردستاندا بەگشتی باس لە کۆلێرا و باس لە مێژووی ئەم نەخۆشی و باس لە جۆرەکانی نەخۆشیەکە و هەروەها چۆنەتی چارەسەرکردنی نەخۆشیەکە دەگەین لەگەڵ دکتۆر هەردی ئەنەژمەدین پزیشکی پایە بڵندی هەنابێ کە ڕاستە خۆ لە سەدەوە میوانی ئەمێ دکتۆر بەخێربی باس بۆی لەگەڵمانەیە. دکتۆر کۆلێرا چیە با سەرەتاوە بزانین؟ بەڵێ سەرەتا سڵاو ڕێزم بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی کەناڵی NRT. دیارە ماوەی نزیکەی مانگێکە بێت کە پەتایەکی چکشن ڕۆژانەوە ڕووی لە شاری سلێمانی کردووە و بۆ دوجار تەقیەکانی بەغداد سەرماندیان کە ئەمە پەتای کۆلێرا لە سلێمانی بڵاو بۆتەوە و پەتای کۆلێرا نەخۆشیێکی درمە مشەخۆرە کە بەهۆی بەکتریایەکەوە تووشە بێت پێی ئەوترێ ڤایبرۆ کۆلێرا و ڤایبرۆ کۆلێرا ئەچێتە ڕیخۆڵەی ئەو کەسانی کە تووشی ئەبن و ئەبێتە هۆی سکچۆن و ڕشانەوە. دیارە پەتای کۆلێرا پەتایەکی تازە نییە و لە کۆنەوە هەیە. بڵێن مێژۆکەی بەگشتی بۆ کەیە گەڕێتەوە؟ بەڵێ مێژووی کۆلێرا تقریبان ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 و سەرەتای دروستبوونی کۆلێرا لە هیندستان بووە و پاشان لە سەدەی 19 بە دیاریکراوی لە ساڵی 1960 لە ناوچەی دلتا لە هیندستان بڵاوەتەوە لە 1970 گەشتۆتە ئەفریقا و لە ساڵانی 1991 گەشتۆتە ئەمریکا. بە شێوەیەکی گشتی پەتای کۆلێرا لە سەدەی 19 شەشە پۆلی پەتای کۆلێرا بە هەموو دنیا بڵاو بۆتەوانێت کە ئەمە وای کردووە بە ملیۆنان قوربانی لێ بکەوێتەوە. زۆر باشە. ئەی مێژۆکەی لە عێراقدا چۆنە؟ بۆ کەی دەگەڕێتەوە کەی لە عێراق ئەم نەخۆشیە؟ مێژووی کۆلێرا گەڕێتەوانێت بۆ ساڵی 1820 لە عێراق هەنێ حاڵەت هەبووە، بەڵام دوای ئەوەش بە شێوەی ئەندێمیک لە عێراق بەردەوام هەبووە، بەڵام کەمتر هەبووە. بۆ نمونە لە ساڵی 1999 نزیکەی 1000 کەس تووشی پەتای کۆلێرا بووە لە بەغداد. لە ساڵی 2007 تقریبا 5000 کەس تووشی پەتای کۆلێرا بووە و لە وەکو خۆمان زانین لە ساڵی 2007 بۆ 2008 هەر شەپۆلێکی تری کۆلێرا لە سلێمانی بڵاو بۆتەوانێ. زۆر باشە. با بەگشتی باس لەم پەتایە و باس لە کۆلێرا بکەین. کۆلێرا جۆری جیاوازی هەیە بۆ چەند جۆر پۆلێن دەکرێت؟ بەڵێ کۆلێرا خۆی دابەشەکرێ بە چەند جۆرێکەوانێ، بەڵام ئەوەی کە زیاتر بەربڵاوە جۆری O1 لەگەڵ O139 جۆری O1 ئەوەیە کە بە شێوەی گشتی لە جیهانە بڵاو بۆتەوانێ، بەڵام جۆری O139 تا ئێستا بەس لە بەنگلادێش هەیە و لە بەنگلادێش دیاری کراوە لە دەرەوەی ڕۆژهڵاتی ئاسیا بە هیچ جۆرێک جۆری O139 دیاری نەکراوە. لە ساڵی 1992 لە وڵاتی بەنگلادێش ئەم جۆرە دۆزراوەتەوانێ، بەڵام بە شێوەی گشتی ئەوەی کە ئێستا لای خۆمان بڵاوە و خەڵک تووشەکات جۆری O1ە کە ئەمە بڵێن مەترسیەکەی کەمترە بەراورد بە جۆرەکانی دیکە یاخود چۆنە جیاوازەکە؟ لەبەر ئەوەی ینی جۆرەکانی تر زۆر کەمە تا ئێستا ناتوانرێت بڵێ وەڵام نازانرێت مەترسیەکەی چۆنە، ینی مەترسی O1 کەمتر یاخود مەترسی O139، بەڵام بەپێی ئەو توێژینەوانی کە لە بەنگلادێش کراوە ئەوانەی کە جۆری O139 خۆرەستر گرتویانە بە بەراورد لەگەڵ جۆری O1. باشە. هۆکارەکانی توشبوون و بڵاو بوونەوەی ئەم نەخۆشیە چییە دکتۆر؟ بەڵێ هۆکاری توشبوون بە بەکتریای کۆلێرا ئەتوانین بڵێن بەکتریای کۆلێرا زیاتر لەو ناوچانە بڵاو بێتەوانێت کە لە خزمەتگوزاریەکان بێبەشن و ئەو ناوچانەی کە خزمەتگوزاری ئەو تۆیان نییە، ئەو ناوچانەی کە خەڵک تیای نیشتەجێ واتە شێوەی کەمپەکان، شوێنی ئاوارەکان، ئەو ناوچانەی کە تقریبان لە قەراق شارەکانن، چونکە ئەمانە بە شێوەیەکی گشتی ئاوەڕۆ و خزمەتگوزاری پێویستیان بۆ نەکراوە، زیاتر لەم ناوچانە بڵاو بێتەوە. باشە. لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە ئاماژە بەوە کراوەکە ئەو وڵاتانەی کە ڤایرۆس یاخود پەتای کۆلێرایان تێدا بڵاو دەبێتەوە ئەو وڵاتانن کە دواکەوتون، ئەمە دروستە؟ بەدڵنیایەوە ئەو وڵاتانەی کە لە کتێبێکی پزیشکی هەیە، کتێبێکی هاندبووکی پزیشکیە کە ئەڵەیە لەکوێ
لە شوێک گەندەڵی هەبێ لەوێش بۆ کۆلێرا بگەڕێ بۆیە کۆلێرا زیاتر لەو شوێنانە بڵاو بێتوانێت کە خزمەتگوزاری پێویستیان نییە کە خەڵک بەپێی پێویست خزمەت ناکرێ سەرچاوی ئاوەڕۆی پاکیان نییە و طبعاً سەرچاوی گواستنەوەی کۆلێراش بریتە لە ئاو بۆیە ئاو سەرچاوایەکی سەرەکیە بۆ گواستنەوە و ئەگەر ئاوی پێویست و ئاوی پاکیان نەبێ خەڵک طبعاً زووتر تووشی پەتای کۆلێرا بن و خێراتر بڵاو بێتەوە. لە چی ڕێگەیەکەوە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی دیکە دەگوازرێتەوە چە ڕێگایەکانی گواستنەوەی ئەم نەخۆشیە لە نێوان مرۆڤدا چۆنە؟ ڕێکارەکانی گواستنەوە بۆ نمونە ئەتوانی بڵین بەکتریای کۆلێرا ڤایبرۆ کۆلێرا فێکۆ ئۆڕەڵەواتە کاتێک کە ئینسانێک پیسایی ئەکات ئەم پیسایی ئەم ئینسانە توش بوو بێ بە بەکتریای کۆلێرا دوای ئەوە ئەم ئینسانە بۆ نمونە ئەگەر لە تەوالێت بێتە دەرەوە دەستی بە پاکی نەشوە دەستبا لە کۆمەڵێک شتی تر بۆ نمونە لە قاپ و قاچاق یاخود لە مۆبایل یاخود لە ئامێرەکانی تر ئەمە ئەبێتە هۆی ڕێگای گواستنەوەی بەکتریای کۆلێرا بۆ کەسانی تر لە ڕێگەی سەوزە و میوە ئەگوازرێتەوانێ لە ڕێگەی مێشولەوە ئەگوازرێتەوانێ بۆ نمونە مێشولە لە شوێنێکە ئانیشێتەوانێ کە تووشی چۆنەڵی ژەهرایی بووە بە بەکتریای کۆلێرا دوای ئەوە چێتە شوێنێکی تر و ئینسانێکی تر بۆ نمونە ئەم خواردناخوات تەوان تووشە بێت و بۆ یەک بازرێتەوە. کاتە بە لێرەوە ڕێگەکانی خۆپارێزیش لە توشبوون بە نەخۆشەکە بۆ بینەران بخیتەوە ڕێگەکانی خۆپارێزی چەند ڕێگەیەکمان هەیە یەکێ لە ڕێگەکان دوورکەوتنەوە لە بەکارهێنانی ئاوی بەلوعە ئاوی بیرەکان و دوورکەوتنەوە لە مەلەکردن لەبەر ئەوەی مەلەکردن جاریوا هەیە تۆ مەلە لە شوێنێکە مەلاەکەی لەوانەیە ئەم ئاوە توش بوو بێ بەکتریای کۆلێرا بۆیە زۆر ئەساسە ئەم ماوەیە بە تایبەت هەتا پەتای کۆلێرا بەربڵاوە ئەم ماوەیە خۆمان پارێزین لە مەلەکردن مەلە نەکەین و دەستشۆرین زۆر ئەساسە یعنی بەکتریای کۆلێرا پەیوەندی بە نەزافەتی ئینسانەوە هەیە ئینسان چەندێک پاک و تەمیز بێت چەندێک پاک و خاوێن بێت زیاتر پارێزراوە بێت لە بەکتریای کۆلێرا بۆیە پێویستە بە جوانی دەستمان بشۆین شۆردنەوەی سەوزە و میوە و ڕێگایکی تری خۆپاراستن ئەوەیە کە ئێمە نابێت ئەم ماوەیە بە ینی زۆرترین مەحاوەلە بکەین لە دەرەوە نان نەخۆین لە ڕێستۆرانتەکان نان نەخۆین لە ئەو خواردنانەی کە ئەگەر زۆریش مەجبور بین ڕووبکەینە مەطعەمە داخراوەکان ئەگەر مەجبور بین لە دەرەوە نان بخۆین چونکە بە تایبەت خواردنی سەردەستگێڕەکان ئەمانە بەڕاستی سەرچاوایەکی سەرەکین بۆ گواستنەوەی بەکتریاکە. زۆر باشە. دکتۆر با پرسیاری ئەو بکەم لە چ کاتێکدا کۆلێرا دەبێتە هۆی ئەوەی کەسێک گیان لەدەست بدات و لە چ کاتێکدا توانای چارەسەرکردنی ئەم نەخۆشیە دەبێت؟ خۆی بەکتریای کۆلێرا ئەو کەسانەی کە تووشی بەکتریای کۆلێرا بن لە سەیە هەشتیان بە سووکی ئەم بەکتریای ئەگرن و ئەو لە سەیە هەشتیان کە بە سووکی ئەیگرن بۆ نمونە بەکتریای کۆلێرا بۆ ماوەی نزیکەی 10 ڕۆژ لە ناو مائیدەی ئەم ئینسانە لە ناوسکی ئینسانە ئەمێنێتەوانێ بەڵام هیچ نیشانەیەکی تیا دەرناکەوێت و سەرچاوەکەی ئەبێتە هۆی بەڵام ئەبێتە هۆی گواستنەوە بۆ کەسانی دەوروبەری بەڵام ئەو لە سایە بیستەی کە ئەیانگرن زۆر بەتوندی تووشی بەکتریاکە بن و بەکتریاکە وایان لێ کات کە لەشیان وشک بێتەوانێ کە چۆنەڵی میسکردنیان کەم بێت و هەروەها وایان لێ کات کە هەز بە ئازارێکی زۆر بکەن بۆیە بەم ئەبێ بە پێی توندی توشبوونی نەخۆشەکە ئێمەشە بێ چارەسەری حاڵەتەکانی توشبوون بە کۆلێرا بکەین بۆ نمونە نەخۆش هەیە لەشی وشک بۆتەوانێت پێویستە ئەم نەخۆشانەی کە لەشیان وشک بۆتەوانێت داخلی خەسخانە بکرێن و لەوێ لە ڕێگەی ئایڤی فلو دەوانێتەوە کە لە ڕێگەی کانۆلاوە ئاویان پێ بدرێ هەتاوەکو تاویزی ئەو شتەمەنیە بکەن کە ونیان کردووە نەخۆشیش هەیە بۆ نمونە چەند جارێک سکی چووە پێویستی بەهین نییە پێویستی بەوە نییە کە داخلی خەسخانە بکرێن ئەمانە لە ڕێگەی مغەزیەوە ئەتوانرێت چارەسەر بکرێن بۆ نمونە مغەزیان پێدەی پێیان ئەڵەی لە دوای هەر سکچوونێک پێویستە پەرداخێک مغەزی بخۆیتەوە
زۆر باشە دکتۆر و عفو هەنێشتی تریش بەکارێنین بۆ نمونە دەرمانی ئەنتیبایۆتیک بەکارهێنین ئەمانش کە چۆنەڵی ئینتەرڤەڵی توشبوون بە بەکتریای کۆلێرا کەمە کاتەوانێ واتە بۆ نمونە ئەگەر 10 ڕۆژ بخایەنێت بەکتریای کۆلێرا تقریبان تۆزێک کەم یەکاتەوانی واکاز و نەخۆشەکە لە سکسون نوشانەوەکە نەجاتی بێت بەڵام هەموو ئەنتیبایۆتیکێک بەڕاستی نابێ بدرێ لێرە بەداخەوە لە کوردستان زۆرێک لەگەڵ ڕێزمە بۆ پیشەکەیان لەو خاوەن سەیدەلانی کە لە گەڕەکە شعبیەکانە ئیشەکەن نەخۆشیانە بەر دەرمانی ئەنتیبایۆتیک و بەر دەرزی وڵتارین و کە ئەمە بەڕاستی کارەساتە و پێویستە لیژنە دابین بکرێت بۆ ئەم سەیدەلانە و بە هیچ جۆرە نابێت نەخۆش بدێتە بە دەرمانی ئەنتیبایۆتیک چونکە دەرمانی ئەنتیبایۆتیک ئەگەر بەبێ علمیانە بەکاری هێنا ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم نەخۆشە مەناعەپیا بکە بەرامبەر ئەنتیبایۆتیک و دوای ئەوە هیچ ئەنتیبایۆتیکێکی تر کاریگەری نەبێت لەسەری بۆیە ئەگەر زۆر مەجبور نەبین نابێت دەرمانی ئەنتیبایۆتیک بدرێت. باشە لە ئێستا وەرزی گەرما هەیە و سکشون و ڕشانەوە پێش سەرهەڵدانی کۆلێرا شەربوونی هەبوو ئێمە چۆن بتوانین جیاوازی لە نێوان کۆلێرا و سکچون و ڕشانەوەیەکی تر بکەین خاڵی جیاوازی نێوان ئەمانە چین؟ خۆی بەکتریای کۆلێرا زیاتر نەخۆشەکان تووشی دڵە کوتیانەکات زیاتر دڵیان پەلەپەلەکات و بەکتریای کۆلێرا ئەبێت هۆی ئەوەی کە نەخۆشەکە حەز بە بێتاقەتێکی زۆر بکات سکچوونێکی ئەوێت کە شێوەی سکچوونەکە لە شێوەی چۆن برنج ئەشۆی توانێت لە کۆتایەکە ئاوێکی سپی هەیە شێوەی سکچوونەکە بەو شێوەیە و چۆنەڵی بۆ ئەوەی بە دەقیقی بگەیتە ئەو نەتیجەیە کە ئەمە کۆلێرایە خود کۆلێرانیە پێویستی بە پشکنینە بەڕاستی بەڵام ئێستا لەبەر ئەوەی لە کاتێکا کە شەپۆلێکی ئەوهای کۆلێرا ڕوو لە شارێکەکات یاخۆ ڕوو لە وڵاتێکەکات سیستەمی تەندروستی ئەو وڵاتە لە توانایە نییە ئەم هەموو فەحسە بکات بۆ ئەوەی دقیق بێ بزانێ ئەمە تووشی کۆلێرا بۆ یاخۆ تووشی کۆلێرا نەبووە بەڵام گرنگترین شت لە تەشخیصی سکچوون ڕشانەوە ئەوەیە کە تعویزی ئەو ڕێژەی ئاوە بکرێت کە نەخۆشەکە ونی کردو ئەمە زۆر گرنگە پێویستە مغەزیان پێ بدرێت پێویستە لە ڕێی کانولاوە ئاویان پێ بدرێت ئەمانە زۆر گرنگن ئیتر دوای ئەوە نەخۆشەکان بە زووی ڕیکۆڤەرە بن و چاگە بنەوانێت چارەسەری بەکتریای کۆلێرا چارەسەرێکی ئاسانە بەڵام ئەگەر چارەسەر بکرێت ڕێژەی مردن بۆ لەسا 1.5 و کەمترە بێتوانێ ئەنی ڕێژەی مردن بە کۆلێرا زۆر کەمە بەڵام ئەگەر چارەسەر بکرێت ئەو ئامارە مێژویانەی کە پیشانمانەیەن کە خەڵک زۆر مردو بەکتریای کۆلێرا ئەمە کاتێک بووە کە هەزمەی مغەزی بووە مغەزی نەبووە لە شارەکانە بۆیە خەڵک زۆربەی بەهۆی وشکبوونەوە گیانیان لە دەساوە بەهۆی سستی گورچیلەکانیەوە گیانیان لە دەساوە بڵێ دێمە سەر گورچی لەو بابەتەکانی دیکەش بەڵام دەمەوێت بزانم کۆلێرا تووشی کێ دەبێت ئەو کەسانی کە تەمەنیان جیاوازە تووشی چین و توێژێکی کۆمەڵگە دەبێت زیاتر کاریگەری لەسەر چین و توێژە دروست دەکات وەکو ئاماژەم پێکرد کۆلێرا زیاتر کاریگەری هەیە لەسەر ئەو چینانەی کە ئاواران باشە ئەوانەی لە کەمپەکانە ئاژین ئەوانەی کە بەدخۆراکەن سیستەمی بەرگری لەشیان لاوازە ئەو چینەی کۆمەلگا کە کێشەی تشەڵۆکی مەعیدەیان هەیە بۆ نمونە هەیە قورحەی مەعیدەی هەیە دەرمانی دژە تشەڵۆک بەکارهێنرێت کە ئەمە دەرمانی دژە تشەڵۆکی مەعیدە واکات کە تشەڵۆکی مەعیدە کەم بێتوانێ و ئاکات کە بەکتریای کۆلێرا ڤایبرۆ کۆلێرا زیاتر بمێنێتوانێت لە ناوسکول لە ناوڕی خۆڵایەت چونکە بەکتریای یەکێک لە هۆکارەکانی لەناوبردنی بەکتریای کۆلێرا بریتێ لە تشەڵۆکی مەعیدە ئەگەر تشەڵۆکی پێویست نەبێت طبعاً نەخۆشەکە تووشی واکات کە نەخۆشەکە بەسەر ئەم بەکتریایە سەر نەکەوێت و ئەو چینێکی تری کۆمەلگا کە معارەزن بۆ ئەوەی تووشی بەکتریای کۆلێرا بن بەڵام بە توندی ئەوانن کە گروپی خوێنیان لە جۆری ئۆیە بە پێی تازەترین توێژینەوە لە زانکۆی واشنگتن یونیڤرسیتی سکول ئۆف مدیسن کراوە
ئەو کەسانی کە جۆری خوێنەکان لە گروپی ئۆیە ئەمانە جۆرە گەردیلەیەکی تایبەتیان هەیە لە ڕێخواڵەیانە کە ڤایبرۆتۆکسین بە تەواوی کلیلی داخستنی ئەو گەردیلانەی پێوە ناهێڵێت هیچ سۆدیۆم و پۆتاسیۆم و بۆ هیچ لەمەنیەک لە ڕێخواڵەکانەوە هەڵبژرێتوانێت بۆ جستەی ئەم ئینسانە و واکات کە تونتر و خێراتر ئەو کەسێک کە تووشی بەکتریای کۆلێرا بێت تووشی وشکبوونەوەی ڕێخواڵەکان بێت. باست لە وشک بوونەوە کرد باس لەوە کرد کە کۆلێرا دڵە کوتێژ دروست دەکات. کەواتە با بزانین کۆلێرا چ کاریگەریەک لەسەر ئەندامە ناوەکان دروست دەکات بۆ منەوەکو دڵ وەکو گورچیلە ئەگەر ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە لە خۆت گرفتێکی گورچیلیان هەیە چۆن کاریگەریەکانی کۆلێرا لەسەریان زیاد دەبێت. ئەوانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە بۆ نمونە ئەمانە ئەبێ زۆر ئاگاداریان بین ئەبێ هەر تووشی هەر چۆن ڕشانەوەیکی بەسیت بوون پێویستە زەختیان بۆ بگیرێت پێویستە چۆنڵی فلوید ڕپلیسمنتیان بۆ بکرێت. ئەوانەی کە تووشی بەکتریای کۆلێرا ئەبن دەرکەوتووە کە ئەوانەی کە تووشی وشکبوونەوەی لەش بەهۆی کۆلێراوە تووشی وشکبوونەوەی لەش ئەبن و ئەمە واکات کە گوچیلەکانیان سس ببێت بەپێی ئەو فەحسانەی کە ئێمە نردومانە هەندێک لە نەخۆشەکان کە تووشی وشکبوونەوە بن یوریا و کراتینەکان بەرزە بێتوانێت ئەمە بەرپرسە لە فەرمانی گورچیلە بۆ لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر کەم خوێن ئەچێ بۆ گورچیلەکان و تووشی وشکبوونەوە ئەبن. طبعاً ڤایبرۆکۆلێرا کاریگەریەکی زۆریە بێت لەسەر گورچیلەکان و بێتە هۆی ئەوەی بە خێرایی گورچیلەکان تووشی وشکبوونەوە بکات. چارەسەری کۆلێرا هەم لەسەر ئاستی تاک هەم لەلایەنە پەیوەندیدارەکان پێویستە چی بێ؟ چارەسەری کۆلێرا لەسەر ئاستی تاک بۆ نمونە ئەگەر کەسێک تووشی بەکتریای کۆلێرا بوو بەڵام سکچوونەکەی زۆر نەبوو واتە چەند جارێک بۆ نمونە لە ڕۆژێکە یەک دوو جار سکی چووە ئەمە ئەکرێت لە ماڵەوە چارەسەر بکرێت بەڵام پێویستە بۆ نمونە مغەزی بەکار بهێنێت مغەزی بۆ نمونە ئەمادەی مغەزی کە ئەیگرێتەوانێ ئەیکاتە لیترێک ئاوە بۆ یەک مغەزی کاتە 1 لیتر ئاوە و لیترەکە تقریبان 4 پەرداخ ئاوە بێ لە کاتی هەر سکچوونەکان پێویستە 1 پەرداخ لەو مغەزیە بخواتەوانێ بۆ ئەوەی تەعویزی ئەو شلەمەنیە بکاتەوە کە ونی کردووە بۆەوەی نەچێتە حاڵەتی شۆکەوە ئەگەر بیکە بە سکچوونێکی زۆر تەمان ئەسنە حاڵەتی شۆکەوە لەبەرەوەی زەختیان زۆر دابەزێت بۆیە بۆ شێوەیە تەعویزی کاتەوانێ و ئەتوانێت لە ماڵەوە خۆی چارەسەر بکات و گرنگترین شت لێرە تەنها فلوید ڕپلیسمنتە وەرگرتنەوەی ئەو شلەمەنیە کە لەشی ونی کردووە ئەمە لەسەر ئاسی تاک ئەگەر بۆ نمونە لە دەرەوەی شار بووی بۆ نمونە هەنێکات مغەزی بەردەست نییە لە دەرەوەی شار لە بۆ نمونە لە ناحیەکان لە لادەکان ئەمانە ئەتوانن نیو کەوچک خوێ لەگەڵ 6 کەوچک شەکر بکەنە لیترێ ئاوە بیخۆنەوانێ بۆ کەسانشی کە زەخت و شەکریان هەیە ئەمە دروستە بکرێت ئەو کەسانی کە شەکریان هەیە پێویستە مەتابعی شەکرەکە بکرێت ئەنجابی خۆنەوانێ طبعاً گرنگترین شت بۆ نەخۆشەکە لێرە ئەوەیە کە نەهێڵین تووشی وشک بوونەوە ببێت ئیتر پێویستە مەتابعی شەکرەکەی کە ئەنج ئەمە بەکار بهێنێت و ئەمە لەسەر ئاسی تاک ئەگەر طبعاً مغەزی لە هەموو شتێ باشترە بەڵام ئەگەر بەردەست نەبوو ئەتوانێت ئەو ڕێکارە تەطبیق بکات ئەمە لەسەر ئاسی تاک لەسەر ئاستی بۆ نمونە نەخۆشێکەیەتە خەسخانە ئێمە ئەو نەخۆشانە پۆڵێ نەکەین بە چەند بەشێکەوانێ ئەو نەخۆشانەی کە چۆنەڵی بە ئینگلیزی پێوترێت سیڤیر دیهایدرێتد سەم دیهایدرێتد لەگەڵنەوە دیهایدرێتەوانەی کە بە زۆری زۆر تووشی وشک بوونەوە بنەوانەی کە کەمتر تووشی وشک بوونەوە بوون لەگەڵ ئەوانەی کە تووشی وشک بوونەوە نەبن طبعاً ئەوانەی کە زۆر تووشی وشک بوونەوە بن پێویستە یەکسەر داخلی خەسخانە بکرێن یەکسەر کانۆلایان بۆ دابنرێت یەکسەر مخەزیان پێ بدرێت بۆ ئەوەی نەچنە حاڵەتی شۆکەوە چونکە زۆربەی ئەو نەخۆشانەی کە زۆر تووشی وشک بوونەوەی لەش بوون ئەسنە حاڵەتی شۆکەوە گیان لەدەسەدەن. سپاس بۆ دکتۆر هەردی نەجمەدین پزیشکی بەڵندی هەناوی سپاس خۆشەویستان چانێک وەردەگرم و لەگەڵتان بەردەوام